ژمارەیەک چالاک و مامۆستای سلێمانی مەراسیمێکیان بۆ ساڵیادی تیرۆرکردنی مامۆستا جیهانتەها ئەو مامۆستای لە 26 دەی 2023 لە ڕووداوێکی تەمومژاویدا گیانی لەدەستدا ساز کرد. ئێمە وەکو ڕاستپاردەی خانەوە دەکەین ئێمە ڕاستپاردووە وەکو مامۆستای ناڕازی هەستیم بەم کارە ئەوەی کە تا ئێستا جێگەی گومانە تا ئێستا یەکلانە بۆتەوە کەیسەکەی مامۆستا جیهان وا ساڵێک تێپەڕی بەسەر تیرۆرکردنیدا تا ئێستا یەکلانە بۆتەوە بە چ ڕووداوێک مامۆستا جیهان لە پێناوییدا مامۆستا جیهان سووتێنرا لە ناو سیارەکەی خۆیدا و دوای ئەوەی خێزانەکەی تا ئێستا سکاڵان لە هەرێمی کوردستان تۆمار نەکرێت چکە بڕوایان بەوە نییە کە تا ئێستا یاسا سەروەر بێت لە هەرێمی کوردستان و دەستی حەزب لە پشتیەوە نەبێت لەبەر ئەو لە دەرەوەی وڵات لە ئەمریکاوانەیە کاری خۆیان کردو پارێزەریان هەیە و لەوێوانێ کار یاساکانی خۆیان بەڕێوابن. کێشەکە کۆمەڵایەتی بوو بە یان سیاسی بوو؟ بێگومان ئەوەی کە ئێمە گومانمان لەسەری هەیە کێشەکە سیاسیە چکە ئەو لێدوانانەی کە مامۆستا جیهان ئەیان لە ڕێگەی ڕاگەاندنەکانوانێت زۆر بوێران و مردانە ڕوبەڕووی بەرپرسانی باڵادەستی حکوومەت ئەبەوانێ. لە گیان لە دەستدان یان کوژرانی مامۆستا جیهانتەها پەنجەی تۆمەت بۆ دەسەڵات درێژ دەکرێت. بۆ پێی مامۆستا جیهان ڕەخنەگر و حەقپێش بووە و لە زۆربەی خۆپشاندان و چالاکیەکاندا ڕەخنەی توندی لە دەسەڵات دەگرت و بە بووکەڵە و بێدەسەڵات ناوی دەبردن. مامۆستا جیهان قوربانی دەستی تیرۆری ڕەشی ئەم دەسەڵاتە بێباکە بێخەمەیە و ئەم دەسەڵاتە ملهوڕەیە بەداخەوە و لێرە کۆمەڵێک مامۆستا و چالاکوان ئەو یادە ئەکەنەوە بۆ بەرزڕاگرتنی ئەو قوربانیە بەڕاستی ئەو بەمانای وشە قوربانیە و تەنها داوای مافی خۆی کردبوو. مامۆستا جیهان لە ساڵی 1970 لە هەولێر لەدایک بووە، خاوەنی دوو منداڵ بووە. لە 26 دەی 2023 لە ڕووداوێکی تەمومژاویدا تەرمەکەی لە دەڤەری بارزان بە سوتاوی لە نێو ئۆتۆمبیلەکەیدا دۆزرایەوە. دواتر خانەوادەکەشی تیرۆرکردنی کچەکەیان پشڕاست کردەوە و دەسەڵاتی کوردیان تۆمەتبار کرد. بەو پێش کە کەسوکارەکەی لە دەرەوەی عێراق دەژین لە دادگاکانی دەرەوە سکاڵایان لەسەر دۆسیەکە تۆمار کردووە. ڕامێر عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.